6 ساڵم ئیشەوە بەردەوامە بەس ئەوان بە هەموو شێوەیە بە تەنانەت بە بەرتیل و واستە و ئەملا ئەولا 6 ساڵەیە یعنی ناڵین شەکەمان سەر بگرێ بەس حەمد و سەنا بەخوا ئەمە لە ڕێی قانونەوە هەموو معاملاتی قانونیمان تەواو کردو و بە ڕسمی خەتەکەمان بۆ کراوەتەوە هیچ کێشەمان نییە تەنها ئەوەی کێشەی ئەوانەیە کە لە ڕزقە ترسن ڕزقەکان بە ئێمە نابڕێ ئەمە هەموو قانونی شتی معاملاتی قانونیمان تەواو کردو چی لە سلێمانی چی لە بەغا 6 ساڵی ڕابردوو شتەکەتان قانونی نەبووە هەمووی قانونی بووە بەس ئەوان هەر ئەرقەلەیان بۆ دروست کردوین و شتەکان پەک خستووە دوایان خستووە معاملاتەکانیان ڕاگرتووە یاسا سەروەر بێ ئەگەر ئێمە نەفەرێکیوان مابر شکاتکە ئەگەر ئێمە لە خەتیوان ڕۆشتین شکاتکە عنی هەچ شتێکی ناقانونی بوو خۆی ئەوان ناقانونین ئەو جادەیە مڵکی هەموو کەسێکە تەنیا خەتی بەغا کوشتەی هێنی بۆ نەداوە برینار و زەحمەتی بۆ نەداوە هێمەش خاوەن شەهیدین جادەی ئێمە خۆی ئەگەر قانون سەروەر بێبێ خەتی بەغا با بە محکەمە چۆن تۆ ڕێ ئەگریت ئەوش بەسەر کەرکووکان ناڕوە بەسەر دیالا ناڕوە خۆی ئەمەش دەتوانین دیالی لێ داخین بەس ئایا دیالە هەر خاکی یەک نەفەرە